وەختتان وەخێر خەڵک و کوردەوار، ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. شەوانی ڕابردوو بۆنەیەک بوو کە کریاگە بە باو و ئەم باوە لەلایەنە دەوڵەتە کۆرپۆرێشنە ئانوکسیە ئێرانیەوە هاتگە بە ناوە شەوەی یەلدا. ئەم شەوی یەلدا چون لە ناوە گۆرانیەکی شاکە عەدنان کەریم خوێندەگێسی ئێستا بووگە بە بۆنە و ئێڤنت. و من دیم لەم شەبەکەهای ئیجتیماعیە تەنانەت کارە مردم بوو گەسۆ ئەمەی کە میوە بسێنێ لە کاتە کۆرۆنایە کە گشتی ترسیاگە و چووگە سەماڵ عەکس بگرێ لە سفرە و خوانەکەی و دائیبنێ لە شەبەکەهای ئیجتیماعیە. بزانن دەستپێک و بیانوویە کە من بە یەلدا دەسم پێکرد ئەمە بوو: هەر سیستەمێک، هەر نەزمێک بۆ خۆی بڕێک ئێڤنت و بۆ نەتەعریفەکاتەوە لەبەر خاتری ئەوەی بتوانێت ئەو جەمعیەتەی کە لە ژێرە ئەم دیسکۆرسە کۆی کردوونەتەوە هەندێک مەشغوڵیاتیان بۆ دروستکا کە ببێت بە ناسنامەیان. مثال، ئێوە بڕۆن لە دانەیە مەلا بپرسن نوێژە 1 ملیارد موسڵمان ڕۆژێ 5 جار چه سوودێکی بۆ خوا هەست، چه منفعەتێ بەخوا ئەگەینی؟ ئایا ڕۆژێک 5 جار تۆ نوێژ بکەی تۆ ئینسانێکی ئەخلاقی ئەکات؟ سواليان لێ بکەن. و ئەوان جوابە دروست بە تۆ نادەنەوە. تۆ لە خۆت ئێشێ بپرسی بۆچی لە ئاینەکانە ئاینە نوێژکردن مەوجودە، بە تایبەتی ئەوەی کە ئێمە هەمەگیر لە کوردەوارای ناسین چییە؟ دینە ئیسلامە. بۆ ئێشێ ئینسانێکی موسڵمان یا دەستنوێژ بگرێ بە ئاو یا تەیەمم بکا بە خاک تەپ و تۆز ئاشخاڵ ئەیدا لە دەم و دەستی ئەگەر ئاو نەوێت خۆی پاکیزە بکا کە بڕوا نوێژ بکە. یا ئەمەی کە تۆ ڕیش دابنی، یا ئەمەی کە گشتی بە زوانە عەرەبی نوێژ بکە، یا ئەمەی کە گشتی ڕوو بکا لە یەک قیبلە. بۆ؟ ئەمە سوالە. ئێمە کە گرەکمانە جوابە سوالەکان لە مەنزەرە سیاسی و لە مەنزەرە جامعشناسی و بیدەین بەم نەتیجە ئەگەین کە کارکردە بۆنەی نوێژ و عادەتە نوێژ ئەمەسە کە دائیمەن وە بیرە ئینسانێک بێرێتەوە لە توول ڕۆژە کە ئەم ئینسانە موسڵمانە و بیری بێرێتەوە کە موسڵمانە و پەیوەندی هەیە بە مەتنێک، یعنی خۆی جزء ئومەت موسڵمان بوێنێ، خۆی پەیرەوە ئاینە ئیسلام بوێنێت و دەرنەتیجە ئەمە چی پێەکات؟ تکرار و وەسواس و تکرار و وەسواس و تکرار و وەسواس. بۆیە ئێژن نوێژ ستونە دینە. بۆ لەبەرەوەی وەبیرە کاورا تێرێتەوە کە تۆ موسڵمانی دەنانە ئەخلاقی ئەکات، نە سەجایای گەورەی پێ ئەدات، نا ئەم ئینسانە بە هیچ مەقامێکەگا فقط وەبیری ئەمێنێتەوە کە بەشێکە لە ئومەتی ئیسلامی. ئەمە نوکتەیەک. بۆ گشتی بە عەرەبی خوێنێ لەبەرەوەی یەکێتی و یەکڕیزی لە مەتن ئیسلامیە مەوجود بێ. بۆ گشتی ڕوو ئەکاتە کەعبە و هەر کەسێ ڕوو ناکاتە جێگەیەک بۆ خاتری ئەوەی دیسانەوە یەکێتی و یەکڕیزیەک مەوجود بێت لە ساختارە ئەم دینە. و ئەمە قەوانینێکن کە دانریاگەن و بیری لێکریاگەسەوە. بزانن ئێوە ناتوانن یا هیچ مەتنێک ناتوانێت تەمام ئینسانەکانی یەک جامعە یەک میزان بەهرەمەند بکات لە میزان مەعرفەیەکە ئیکاتە وجودیەوە. بۆیە دەرسەدێکی فرە لەم مەردمە بیر ناکات و کاریشی بەمە نییە، بەڵام گەرەکیسی بەشێک بێت لەم هۆڤیەتە. بڕۆن مەلای موسڵمان لە ئوروپا هەست، کەنیشک هەست کە جلە ڕوت لەبەرەکە، لەباس ڕوت لەبەرەکە،
بەڵام وەختی مانگی ڕەمەزان نوێژیش ناکا، قولیشی ڕوتە، دەرزە مەمکیشی واوە دەرۆ، وەلێ ئێژە من وامە ڕۆژێک و مامۆساکە لێ قبوڵ ئەکا. بۆ دەلیلی دیسانەوە ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەم ئینسانە جزء ئومەتە ئیسلامی بێ باشترە تا نەبێ. خۆ تۆ لەگرا ئەوێنیت شێوەی بانکردنە بۆ نوێژ، مەسەڵەن مەسیحیەکان زەنگ لێدەن، مسلمانەکانی کێگەڕواتە سەر گۆی دەستەی مزگەوتەکە و هاوارەکە حەیە عەلە بێن بۆ نوێژ و حەیە عەلە سەلا و حەیە عەلە فەلا و ئەشهد أن لا إله إلا الله و ئەشهد أن محەممەدەن ڕەسوول الله و ئەمە یعنی بێن نوێژکە. ئەمانە گشتی ئێڤنتن بۆنەن کە تۆ مسلمان بهێڵنەوە. مسلمان بهێڵنەوە نەوەی کە تۆ ئەخلاقی مسلمان بی، نەوەی کە تۆ وەکو محەممەد ئینقلابی بی، نا، لەبەرەوەی تۆ هەبێژی من مسلمانم. دێ ئەم کارکردە مسلمانیە بۆ چییە؟ وا لە دەسە ئەوانەی کە بەم مسلمانیەتی قودرەت دەرتێرن. کەسێکە بەخۆی ئێژی خەلیفە، دانشگایە کە بەخۆی ئێژی حوزەی علمیەی علوم ئینسانی و مەرکزە لەجنەی فتوە و هیدایەتە ئومور مسلمانانەکە. پەتۆ ئەمێنی لەگرا دەستگاهێکی عەریز و تەویل، ساختارێکی گەورە، خەریکە لەسەر داستان و چیرۆکێکی یەکدانە کە چیرۆکە ئیسلام بێت بە ڕەوایەتی جۆرا و جۆر ئێرتزاقەکە و هەر کەسێ بۆ خۆی شوعەباتێک و برانچێکی کردەگەسۆ و سەرڕیژە عەواتف مەردم و ترسەکانە مەردم هەر ئەوەی کە خۆیان بەستەگەسۆ بە مەتنە کۆ ئەکاتۆ. پس قودرەتە دینوالە چییە؟ بزانن ئەمەی کە تۆ ڕیش پێڵی تۆ یا نەیڵی تۆ کامی بێداشتیە کامی غەیرە بێداشتیە، هەروە کە مسلمانێک ڕیش تێڵێتۆ دانەیە کە زەدە ئیسلامە ڕیشی دوو تێخە ئەکاتۆ هەرتکیان یەک کارکردیان هەست. ئەو گەرە کێسی بێژێ من پەیوەندم بە مەتنێک کە ئیسلامی ناوە، ئەم گەرە کێسی بێژێ من پەیوەندم بە مەتنێک کە ئیسلامی ناو نییە. من خۆم بە مۆدێڕن ئەزانم، من خۆم بە ئینسانێکی سەردەمی دەورانە مۆدێڕنی تە ئەزانم. هەرتکیان یەک سیاسەت پەیڕەویەکەن، هیچ ئەرزشێک لە میانە بە نیسبەتی ئەوی تریان نییە. هەرتکیان بە نیشانەکان، نەمادەکان، ئیماکان، بۆنەکان و ئیڤەنتەکان کاریان هەست. بزانن دینە ئیسلام ئێڤەنتە جەژنە قوربانی هەست، ئێڤەنتە شەوانە قەدرە ڕەمەزانی هەست، تەراوی عەو لە مزگەوت جەمەون. تۆ ئەمێنی مەسیحیەت لە کەنارە ئەمە ئیستێری هەست، ئەو وەختێک کە مەسیح دووبارە ئێتەوە. تۆ ئەمێنی مەسیحیەت کریسمەسی هەست. کریسمەس مەسەڵەن ڕۆژە لەدایکبوونە مەسیحە بە ڕەوایەتە کلیسای ڕۆمان کاتۆلیک. کریسمەس ڕۆژە لەدایکبوونە مەسیحە. تۆ ئەوێنی کەسانێک کە حەز بە مەتنە محەممەد ناکەن و نەیان گەرەکە جۆزە مەتنە محەممەد بن، ئەڕۆن لە سەرزەمینە کوردەوارە دار کریسمەس دائەنێن و بۆنەی کریسمەس ئەگرن، شەوە هالیوین ئەگرن کە بە مەتنە مەسیحیەت ڕەبتی هەست، بۆنەوە ئێڤنتە مەسیحیەتە. بۆ چون گەرەکیانە ئێڤنتێکی تر بگۆڕنەوە بە ئێڤنتێکی تر، یعنی عەیدە قوربان بگۆڕنەوە بە چی؟ بە هالۆوین. تەوەجۆکەن. یا مەسەڵەن شەوە قەدر بگۆڕنەوە بە ئیستەر، بڕۆن هێلکەیەک بسێن و هێلکەیەکی شوکولاتی گەورە بسێن و شتی بخەنە ناوی و ئەمە ئیستەرە. یا ئەمانە بۆنە سازیە بۆ خاتری ئەوەی کە تو نیشان بدەیت چیت. دەی کابرای مۆدەڕن چۆن نیشان بە مۆدەڕنە چی بکاوە خۆی، دەیشی ڕیشی بتاشی، ئیتر ئێشی چی بکە، دەیشە بۆین باخێکیش بوەسێ، ئیتر ئێشێ چی بکە، بۆنێکیش لە خۆی بە، ئیتر ئێشێ چی بکە، دەبێ عینەکێکیش لە چاوکە، ئیتر ئێشێ چی بکە، دەبێ چوار کتێبیش بخاتە پشتی سەری. دیکتانە مەلاکانیش جەدیدەن فێر بووگن، هەرچی قسەکە پشتە سەری یاک مشت کتێوە 15-16 جلدیە و سەحە بوخاری و کتێبە عەرەبی و داینیاگە. یعنی های ئەمەش ئەهلە علمین و ئەهلە دانشین و عولەماین و هەر ئەوانەی کە ئەچنە زانکۆ فێرە سەواد ناوەندەی تۆ ئێشی چی بکەی مۆدێڕنی، هەر ئێشی لە خۆت و نیشانە دەربخەی، ئیستە بێتە سەرە کەلەماتت.
چۆن قسەکەی بێتە سەرەوەی کە چۆن حرەکاتە تەنزیمەکەی کامە حرەکەت شایستەست کامە حرەکەت ناشایستەست و من ئێمە سرە ئەوانە و ئەمانە ئەەکەمەوە ئەمما بزانن شەوەی یەلدایەک دروست کردیاگە شەوەی یەلدا دەوڵەتە کۆرپۆریشنیە ئانووسی بەڕەوایەتە ئێرانیەتە 2500 ساڵەی جوولەکە هاوردگێسی بەڕێ ئێڤنتی هاوردگە چوارشەمە سووری قاشۆقزەنی هاوردگە ئۆکەی شەوەی یەلدای هاوردگە ئەمانی گشتی گۆڕیگە یەک کەلەماتێکی نیاگەسا قەی و مەعلوم نیەن لەکوێوە هاتگە شەوە چلە گۆڕیاگە بە شەوە یەلدا شەوە چلەی زووسان بۆ ئەم کارەکەن لەبەرەوەی هۆڤیەتێکی جەعلی بۆ تۆ دروستکەن دەی تو چۆن ئەفەهمی ئێرانت باستانێک بووگە و کوردشێ بووگە چۆن ئەفەهمیت کە زەرتوشتێ موجود بووگە ئەوە نییە شەوە یەلدامان هەست ئەی دەشتی مهمێکە وەڵا 3000 ساڵە پێش و دانەیە فکری کرد و شووتیە بخۆین لە شەوەی یەلدای تر سەرمامان ناوی دێمە چرت و کرتە و خوڕافات و مزەخرەفاتە ئەی کارکردە ئەمە چییە؟ کارکردە ئەمە ئەمەسە تۆ ئەمە قاتیەکەی تەکە شەو چەرە و شەو نشینی و قسەکردن و شت خواردن و چەرەسیات خواردن و ئاجیر خواردن کە لە تۆ خاترێکی خۆش جێتێڵێت و ئەم خاترەی خۆشە لە زەهنە تۆ تۆلید هۆڤیەتێکەکە بەڕاحەتی بە مەراسمێک بەڕاحەتی بە یەکدانە ئێڤنت و ئەمە کارکردی هەست لەسەر مێگەل لەسەر ئینسانەکانێک کە فکر ناکەنەوە ئێمە خۆ نەمردگین ئێمە ئینسانە زێنگین و خەریکین زندگی ئەکەین و ژیانە یەک لە دوایەکە ئێمەس کە فەرهەنگە کوردی ئەهێڵێتەوە کە کولتورە کوردی ئەهێڵێتەوە کە کولتورە کوردی ئەواتە سەرۆ یەک پل لە بەرزتری ئەکاتەوە ئەی ئێمە چۆن نەقشمان نییە لە دنیای ئەمڕۆ چۆن ئێمە فکرەکەین و مەسەڵە نییە باوایەکمان بووگە 1500 ساڵە پێش مەسەلەن ئەگەر ڕاستوێ و تکێسی شووتی بخۆی سەرماناوی بۆ حەزبەوە ئەەکەین خۆمان فکر ناکەین و بە تەمامە دەرک و دەریافت و دانش و زەمان و زەمینەیە کە واینتیە مەراسمهایەک لە ڕوویدادەکان و ڕووداوەکانە ڕۆژانەی خۆمان دروستکەین بزانن لە هیچ کوێی درێژاییم تاریخە سەرزەمینە کوردەوار وە داگیر نەبووگە کە بووگە ئەمڕۆ ئینسانە کوردی وە کاول و سەرشێوا و نەبووگە کە بووگە ئەمڕۆ لە هیچ کوێی ئەم تاریخە هیچ مەوجودێک وها حملەی نەکردە وجودە ئینسانە کوردی و جەهانە کوردی کە نظام سڵتەی جودۆ کریستیانەتی و یەهود جوولەکە وە یەهود مەسیحی حملەی کردە سەر گیانە ئێمە و پەلامارە ئێمەیدا ئومەتە کوردی دەبێ بیر بکاتەوە لەوەی کە چۆن نەمەنجەلا ببێتە دەرەوە ئێمە وتمان شێوەی بیرکردنەوەی ئینسانە کوردی و جەهانە کوردی زهورە دانای دەورانە دانای دەوران تێت بە گوێرەی دەوران ژیان ئینسانە کوردیەکان سنەتەکان و نەریتەکانە کوردی ئەبدەیت ئەکات و ئاڵوگۆڕیان بەسەراتێری راپەڕیوانە کوردەوارە داگیرکراو لەلایەن کۆرپۆریشنە عێراقی و حکوومەتە حەلیمە کوردستان گیریاگن و تا ئەم دەقیقە بەرنەدریاگن حاکمیەت بۆ وا ئەکا حاکمیەت ئیدێک لەو ئینسانە جوانانە ئەو ئینسانە گەنجانە واو پڕن لە خولیا پڕن لە ڕۆیا پڕن لە پنگ خواردووی و لە ئینقیادێک کە بەسەریاندا سەپاوە لە پڕێکە لە ساتێکە لە لەحزەیەکە قیام ئەکەن گەرە کێسی ئەمانە بگرێ و تربیەتیان کە دەستەمۆیان کە ڕیسایکلیان کە بیان هاڕێت و بیان گەڕێنیتەوە بیان هاڕێت و بیان گەڕێنیتەوە چیان پێکە کوڕێکی 15 ساڵە کوڕێکی 17 ساڵە گەنجێکی 24 ساڵە 25 ساڵە ئەگرێت ئەیواتە بازاشکاکانە خۆی لێ ئەدا
لە تەنهایی بەجێی تێڵێ ئەی کاتە ناوی ژوورێکی 1 متر لە 1 متریە گۆڵۆ پێ بەسەریەوە ڕۆشنەکە دەنگی هەواکەشێک ڕواتە ناوە مەغزیە ئینسانە سکووت مطلق و بێدەنگیە مطلقە لەبەرەوەی ئەم ئینسانە لە ناو دەروون خۆیە ورد بێ چون ئەمانە ئەزانن ئەم تووڕەیە ئەم ئینسانە زمانی نییە بۆیی و ئەم ئینسانە ئەکەوێت ئەوەی کە چیم بەخۆم کرد بۆ وام بەخۆم کرد حتا زیاتر بێدەنگیەکەی لی زیاکەن ئەم ئینسانە زیاتر لە دەروون خۆیە ئەشکێت و زیاتر ئەترسێ و ترسەکانی بەسەری ئۆزاڵە بن وەلذا لە پرۆسسێکی لێدان و تەعدیبکردن و لێی ئەدەن و ئێشی پێ ئەگەین و دیسانەوە ئەیهێننە ناوە ژوورەکەی خۆی و تەنهای ئەهێڵن و بێدەنگیەکی بەسەردا ئەسەپێنن تا لە ناخۆ بەهاڕێت ئەم ئینسانە و لەگەڵ خۆیان وعد بکا کە چارە دەسەڵات و چارە سیستەم ناکە و سیستم لە بەرامبەری وەستانەوە یعنی ئەمەی کە بەسەر ئەم هات بۆ کێ بیکە ئەمە پرسیارێکە کە لە خۆی ئێکا لێو دواکە ئێتە دەرەوە خەڵکیش پێ ئێژن بۆ کێیەکەی ڕۆڵە بۆ خوات خەسارەکەی دانیشە و هەرکە کەرە تۆ جلیوە هەرکە کەرە تۆ پاڵانیوە و تووچی پس ئەم ئینسانە ئەوەن بازیافتی ئەکەن ڕیسایکلی ئەکەن دای ئەڕژێنەوە سەر لە نوێ بەڵام ئینسانێکی هاڕیاک بەڵام ئینسانێکی تەسلیم بووک بەڵام ئینسانێکە لە هەموو تکنیکەکانی دەستگاهە حاکمیەت کەڵکوەرەگرن کە ئەم ئینسانە لە عوزڵەت و تەنیایی و فشار و ئەشکەنجەی لەش و ڕۆحە بەهاڕێت و ئەوەی کە ناوی غرورە و ئەوەی کە ناوی سەرکێشیە و ئەوەی کە ناوی کوردیەت و یاخیبوونە لە وجودە ئەم ئینسانە بیکوژن خەونەکانیشی بکوژن و ئەو ئینسانە کە بێتە دەرەوە تووش خۆت سانسۆری بوێ بۆ خۆی خۆی کۆنتڕۆڵکە بۆ خۆی بابەناوە دەمە خۆی بۆ خۆی لە یەئس و ناومێدی و بێتەفاوەتی کۆمەڵگا ئەم ئینسانە هەست بە هەڵشکیان بکە ئەم ئینسانە یا لەو کۆمەڵگا تەرد بێت و بڕوە یا ئەم ئینسانە بەهاڕێت و تەبدیل ببێ بە کەمتەرین کەل بە کەمتەرینە دەرگاه ئەو حکوومەتە و وای بێبێت حاکمیت کاری ئەوەسە ئەی کارە ئێمە چییە یارانە ڕاپەڕی وە کوردەوار ئەوانەتان ئیمڕۆ یارێکی ڕاپەڕیویتان هەسوو لە قوشبنەکان و لە ئەشکەنجەخانەکانە دەسەڵاتە گیریاگە سیاسەتە حاکمیەت ئەوەسە بە هەموو تەوانیەوە سەرمایەکان ئەم سەرزەمینەوە قارەمانەکان ئەم مردمە کە هەستاگنە سەر پێ و شمشێریان گرکەسە دەس و یەکەم هەنگاویان هەڵگرتگە گیریاگن بیان هاڕێت و ئینسانێکی هاڕیاگی تەسلیم بووک فڕە بداتە دەرەوە ئێوە ئیشێ بەر بەمە بگرن ئەمە کارە ئێوەس کارە ئەو نییە ئەو کارە خۆی کرد ئەو هاتە خیابانەوە ئەو پەلامارە مؤسسات و دام و دەستگاکانی دا ئەو هەموو گیانی ئازار بوو و هاتە دەرۆ و نەیتوانی خۆی گزارش زمانی بکە بەڵام گیڤەی بەردەکانی لە کونی ڕەنجەکانیەوە هاتە دەرەوە کۆمەڵگایە کە زیندوو بێ ئینسانهایە کە نەمرد بن ئینسانهایە کە کۆیلە نەکرابن ئینسانهایە کە بە مەڕۆماڵات و مێگەل تەبدیل نەبوو بن خاوەنداریەتی ئەکەن بۆ تاک بە تاکە ئینسانەکانە کۆمەڵگای خۆیان حاکمیەت ئەوانی گرتگە ئێمە نە ئەپاڕێنەوە لێیان نەدات نە ئەپاڕێنەوە ئازادیان بکات نە ئێژین ئەم کوڕانە لێیان قۆمیاگە و برسیانە و ناناوەرە ماڵە چوار سەرهەتیون و ئەمانە نەو قسە ناکەین خەریکین بە یارانە خۆمان و خەڵکە کوردەوارە ئێژین سیاسەتە حاکمیەت ئەوەسە تووڕەیەکەی ئەوانە بکوژن ڕۆحە کوردیەکەیان بکوژن بیکوژن و بیهاڕن ئەزانی چی ئەدەنە دەرەوە یا دانەیەک تۆریاگ تاریاگ ئەدەنە دەرەوە کە سەرزەمینە کوردەوار بەجێ تێڵەوە ئەڕوا یا دانەیەک دروست ئەکەن متنەفرە لەو مەردەمە دانەیەک دروست ئەکەن قینی تێ لەو مەردەمە
ولێو دوا خۆیشی ئەوێت بە مەئمورە ئاسایش و مەئمورە پۆلیس و ئەبێ بە چڵکاو خۆرە دانەیەک لەوانە و دەست ئەکات بە هاڕی نەمەردەم بۆ چون فکر ئەکات وەختێک کە لە ناو ئەشکەنجەکانە زیندانەکە کەوتبوو وەختێک کە لێیان ئەدا هیچ واکۆنشێ نەبوو هیچ ڕەت فعلێک نەبوو و هیچ کەس هیچی نەوت ئەو ماو تەنهایی ئەو ماو گۆشەی ئۆتاقێکی دائیمەن ڕۆشنی ناو زیندان ئەو ماو تەحقیر و هاڕین و تەوهین ئەو ماو کۆمەڵێک ئینسانە درۆزنە جنایەتکار و ئەو ماو کۆمەلگایەک ئەسڵانانەی وەبیر نییە کۆمەلگایە کە بە پێچەوانە نەک ئەمانە بە قارەمانە خۆی نازانێ بەڵکە ئەمانە بە فەقیر و ڕوت و هەژار و برسی و بێکار و ترازیاگ و ئەوانە ئەوێنێت خراو ئەوێنێت یارانە ڕاپەڕین و کوردەوارە سربەخۆ ئەو سێ ڕۆژ ڕاپەڕینەی شارەکانە کفری و کلار و سەیسایق و ڕانیە ئەبێت بە بۆنەی قارەمانسازی ئاخرین شۆڕش کوردی و ئاخرین شۆڕش جەهان ڕۆژانە دڕینە دوڕ و ئەمە لە دڵە حادسەیەکی تاریخی و حماسی تێتە دەرەوە و ئومەتێکە پەلامار دریاگە بە هەموو پێچیدەگیەکانە دنیای ئەمڕۆ بە هەموو قدرەت و کەرەستەکانت دەسەڵات کە لە ناوە وشەکان و تێتە ژوورۆ بۆت لە ناوە ئەمواجە میقناتیسیەکانە سەتەلایتەکان و تێتە ژوورەوە بۆت تا بگا بە لولەی توفەنگ و تا بگا بە گۆشەی ئەشکەنجەخانەکانە بەندیخانەکانی و تا بگا بە بەندەکانە یەک و دووی قانونی و تا بگات بە حاکمەشی کە کراواتیەکانە پشتە مێزە قەزاوەتی بە تەمام قودرەت هاتگن بتان هاڕن ئێوە ئەگەر ئینسانکانی زیندووی ئەم سەرزەمینن ئەگەر ئەم زندگی ئێوە خەریکە مێژوو یەک تۆمار ئەکات و ئەم مێژووە ئەرزشی هەست دەیان ساڵ و سەدەن ساڵ بخوێنێتەوە و ببێ بە بەردە بنیادە جەهانە واقعی کوردیەک بدیا و هاڕیا و نابود کریا و کریا ژێرە خۆڵ ئێوە بتوانن سەر لە نوێ حەی بکەن و ئەحیای بکەنەوە ئەوانەی کە ئەمڕۆ گیریاگن و بەیانی دەبێ ئازادیان بکەن دوای ئەوەی کە ئەیان هاڕن نابێت ئێوە خاوەندارێتیان لێ نەکەن دەبێ وەکو قارەمانەکان بێنە دەرەوە دەبێ حاکمیەت بزانێ گۆشەی ئەو زیندانە کە ئەیان وات نەک ئینسان هاڕیاگ نایێتە دەرەوە بەڵکە دەیان بەرابەر ئینقلابیتر دەیان بەرابەر کورتتر ئینسانێکی خۆشەویستی قارەمانی ئەم سەرزەمینەی لێ دروسەوێ هەرکە بکرێتە گۆشەی ئەو زیندانە هەرکەس بەدەستی نیروەکانە ئاسایش بەدەستی نیروەکانە پاراستن بەدەستی هێزەکانە دەوڵەتەکانە کۆرپۆرێشنیە منتەقە دەوڵەتە ئانوسیە جوولەکەی ئێرانی دەوڵەتە دۆنەمیە تورک دەوڵەتە عەلەویە جوولەکەی بەشار ئەسەد بگیرێت نەک ڕزی و ڕزی نایتە دەرەوە بەڵکو قارەمان تێتە دەرەوە بەڵکو قارەمانێک تێتە دەرەوە کە دەبێت تکرار بوێتەوە کارەکەی تکرار بوێتەوە ئەمانە ئەوانە بوون وا لە ڕۆژان دوڕدڕین و دوڕشەکانە ئەو کارەیان کرد و ئەدەبێت ئەمە سەراغازە ملەتێک و ئومەتێک بێت کە ئەم ئومەتە لە ئەو جینابوودیە کە خەریکن نابوودی ئەکەن لە هەنگاو بە هەنگاوە مبارزەیەکی چڕوپڕا کە ئەیکات حادسە و حماسەهایەک دروست ئەکاوە بەجێی تێڵێت و لەمانە ئێڤنت
دروس أكا وأم إفنتانا هرچی سال تكراري أكاتو تالناخ إنسان كرديا بچسبه كإنسان كردي إنسان دستمونية إنسان زليل نية إنسان هارياب نية إنسانك نية كتا أتبكاتو رعية صفت بيد بلكو إنسان كردي إنسان ياخي تاغي سلطة قبول مكرم وإنسانك كجهان اختيار كردي نمايندگی و نوێنەرایەتی ئەکا بۆیە ئەو تاریخە یارانە ڕاپەڕین بزانن هەموو ساڵێک دەبێ ئومەت کوردی وەکو ڕۆژان شکافت دڕ و دڕین دڕ بەکاری بوات جەشن بگیرێت و جەشنەکەیش لە چەشنە تەئاترە ئینقلابیە ئەو ڕۆڵانە بێت وداعيا لمؤسسات نظام انقياد جرجودو كريستيانتي وأما سرتاي دروس كردني رولكاني أم سرزمين سبم إفنتانا نبا فالنتاينو نبا هالوفينو نبا عيد قربانو نبا شو قدر إما ملتي كين أمتي كين خليكين أتوين وخليكن أمان هارن إما أمتي كين كبلاماريان داغ بمن خسين وبمن كان بعبدو بمن كان بكويلي سيستم وحتى هتايا لحالته للروالة إنساني درمن بنو بمن بنناو لباس كويلي مرومالاتي وأما بيروسترين قورترين فاخرترين نو عزيزت وحياة اكزيستك كإنسان قتواني بيكات وإيما تمام بنما كان خومان لسر أمان دائنين بس نك أوانيك زندان وآزادكرين نايلين هاريابن نايلين ترسابن نايلين تسليم بون بلكو لبيكري أواني حتى خوشيان ننقرك بيت دبي قارمان دروس كين وقارمان دروس أكين وأم تسبير تكسير أكينو أوام بشا أولا دي بيتكي إيما بو من بخاطري أويك دي بيتكان طولاني نبن أما قطعكم ودي بيتي شي ترمان أبيت لبشوين قران كردوار ونبوار